ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پانۆراما پێتان گەشتینەوە. ئەمڕۆ هەندێک لە ئەنجامەکانی و داتاکانی سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق ڕاگەیەنرا. دیارە هەمومان نەزانین سەرژمێری گشتی دانیشتوان لە ساڵی ڕابردوو لە عێراق وەرێمی کوردستان ئەنجامدرا. تاوان ئەم سەرژمێریە بۆ کۆمەڵێک داتا و ئامار کە بۆ حکوومەتی عێراق و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سەرجەم دام و دەستگا بەرپرس و معنیەکان گرنگ بوو. ئەمڕۆ بەشێکی دیکە لە داتا و ئامارەکانی سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق ڕاگەیەنرا کە پەیوەندی هەیە بە ڕێژەی دانیشتوان، بە ڕێژەی گەنج و پیر و لاو لە هەرێمی کوردستان و عێراق و هەروەها ڕێژەی بێکاری و کۆمەڵێک بابەتی دیکەی پەیوەست بە داتا و ئامار لە هەموو بوارە جیاوازەکاندا. ئەم داتا نوێیانە لە عێراق چیمان پێ دەڵێن؟ بۆ هەرێمی کوردستان ئەم داتا نوێیانە تا چەندە گرنگن؟ چکە بەڕاستی هەرێمی کوردستان چاوەڕێی ئەوە بوو کە لە ئەنجامی سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق وەرێمی کوردستان ڕێژەی دانیشتوان بەرز بێتەوە و لە کۆڵ لە 12.67 بێتەوە ڕێژەکەی بەرز بێتەوە. ئاخۆم ڕێژەی بەرز بۆتەوە یان نا؟ واروەها بابەتی ناوچە کێشە لە سەرەکان و لە ناویشیاندا کەرکووک و ناوچەکانی مادەی 140. ئەمانیش بە ئەمان شێوە کۆمەڵێک داتا و ئاماری نوێمان پێڵێن لە ڕووی دانیشتوان لە ڕووی سەرجەم پێکاتەکانەوە. ئەمشۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز کاکشوان جەبار، یاریدەدەری سەرۆکی ژووری عەمەلیاتی هەرێم بۆ سەرژمێری دانیشتوان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری بەغدا میوانە. کاکشوان سڵاوت لێبێ، سوپاس بۆی کە کاتی خۆت بەخشی بە ئێمە ئەزانین سەرقاڵی لە بەغدا، بەڵام گرنگ بوو بابەتەکە بە نیسبەت ئێمە وەکو کورسات نیوز. ئەمڕۆ هەندێک لە داتا و ئامارەکانی دیکەی سەرژمێری گشتی دانیشتوان لە بەغدا ڕاگەیەنرا. ئەمانە توانین بڵین ئەنجامێکی کۆتاییە یاخود نەخێر بەش ئەنجامی سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق وەرێمی کوردستان ڕاگەیەندرێ. سپاس. سەرەتا دەمەوێت سپاستان بکەم بۆ ئەم ڕۆژە، بۆ کاتی جەنابیشتان گرنگە کە ڕووماڵی ئەم حەدەسە ئەکەن. سەرەتا دەمەوێت بڵێم پرۆسەی سەرژمێری پرۆسەیەکە، پرۆسەیەکی گشتگیری بە شێوەی گشتیەکەی بریتیە لە دروستبوونی نەخشە ڕێگایەک، وێنەکێشانی نەخشە ڕێگایەک بۆ چەندین ساڵی داهاتوو کە حکوومەت ئەنجامی دەدات بۆ بە ئامانجی گەشە پێدان، بە ئامانجی خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان. هەڵبەتە ئێمە ئەگەر وە بە کورتی مێژوویەکی سەرژمێرێکە باسکەینەوە کە لە عێراقا ئەگەر بتڵێن کۆتا سەرژمێری کە هەرێمی کوردستانی تا بەشدار بۆ بێ ساڵی 1970 بە هۆکاری ئەسبابی ئەوەی کە جابوونەوەی هەرێم لە دوای 91ەوە 97 پرۆسەیەکی سەرژمێری کراوە لە عێراقا بەبێ ئامادەبوونی هەرێم، بۆیە پرۆسەکە و داتاکانی زانیاریەکانی بە ناتەواو لە قەڵەمدرا. هەوڵدرا ساڵی 2009-2010 پرۆسەیەکی سەرژمێری بە ئەنجام بگەینرێ، بەڵام بەهۆی ئەسبابی زیاتر سیاسی لە ساڵی 2010 بەس تەنها گەمارۆسازی و ژمارە لێدانێکمان کۆتایی پێهێنا و زانیاریەکانی ئەو گەمارۆسازی و ژمارە لێدانە بووە تقریبەن تا ڕادەیەک بووە بە بنەمای ئەنجامدانی ڕووپێوەکان تاکو ساڵی 2024. دەبوو ساڵی 2020 پرۆسەی سەرژمێری ئەنجام دەین، بەڵام بە هۆکاری ئەوەی کە با بڵین ڤایرۆسی کۆرۆنا و کۆڤید بڵاو بۆ لە ناوچەکە بۆ هۆکاریەوەی کە جارێکی تر ئەم پرۆسەی دواکەوێتەوە. بە خۆشبەختانە ساڵی 2024 حکوومەتی ئیتیحادی بە هاوکاری هەرێمی کوردستان توانیان بە لێتێگەشتێکی تەواو بتوانن هاوکاری یەک بن بۆ سەرخستنی پرۆسەی سەرژمێری لە عێراقا و بە مانشێوەز لە هەمبرێمی کوردستانیشە. ئەمڕۆ کە 24/2/2025 لە بەغدا بە ئامادەبوونی چەندین باڵوێز و نوێنەرایەتی وڵاتان و UNFPA و وزارەتە معنیەکان و هەرێمی کوردستانیش ئامادە بوو لە دەرخستن و ڕاگەاندنی چەند زانیاریەکی سەرەتایی بە شێوەی تقریبەن با بڵین بە ڕێژەی زانیاریەکان ئاشکراکران. ئەوەی کە ئاشکرا بوو زانیاری لەسەر ژمارەی دانیشتوان لەسەر تاسەری عێراقا بە 46,000
46 ملیۆن و 1970,793 کەس لە قەڵەم درا. دەمێنێتەوە ژمارەی با بڵێن ڕێژەی نێرومێ فئاتی گروپی تەمەنە جیاوازەکان. کاکشۆن توخوا بە لێرە ئەتوانم بۆسێنم ببوورە پێتە بڕم ینی 46 ملیۆن و لە هەر شوێنەکە تۆ خۆت زۆر سیارکەی بکە قوربانم زۆ سپاس دەکەم 46 ملیۆن و 110,000ەکە بە هەرێمی کوردستانی شەوە تاوانەمە کە عێراق ینی هەموو بەڵێ بە هەرێمی کوردستانی شەوە بەڵێ تا باش دواتر دێنە سەر ڕێژێری وسان بەڵام ئێستا ئەو ڕێژانە بخەڕوو کە جەنابە دووسێ ئاماژەی پێبێ نێرومێکە. ئەو ڕێژانە ئەمڕۆ زیاتر ئەوە بوو کە ژمارەیەکی بە یەک ژمارەی لەسەر تاسەری عێراقا ژمارەی بیناکان، ژمارەی ئائیلە واتە خێزانەکان، قەبارەی خێزان باشە و ڕێژەی نێرومێ و خاوەندارێتی با بڵین بیناکان کرێ یاخود با بڵین خاوەندارێتی و کەسێک کە یەکە نیشتەجیبوونی خۆی هەیە یاخود لە مڵکی خاصایە و خزمەتگوزاری با بڵین ئاوەڕۆ فرەدانی پاشەڕۆی و پاشماوە و زائیدەن لەگەڵ بەکارهێنانی کارەبا و بەستنەوەیان بە تۆڕی عامی کارەبا زائیدەن ئەو کە با بڵین لە ساڵ چەند خێزانەکان دەبەسرێنەوە بە تۆڕی ئاوەڕۆی گشتیەوە ئەم سەرەتا خزمەتگوزاریە سەرەتاییانە ئەمە بە هەمووی بە پێی ڕێژە ڕاگەیاندرا. ئەوەی کە دەرکەوت لە سەرەتای ڕاگەیاندنەکانە قەبارەی خێزان لەسەر تاسەری عێراق 5.7 بۆ هەرێمی کوردستان 4.7 و بە شێوازێکی گشتی کە بڵین گونجنشین و شارنشین کە جاکرایەوە لە عێراقا لە 170 شارنشینە لە 130 گونجنشینە بێ بەڵام لە هەرێمی کوردستانە 185 شارنشینە 115مان گونجنشینە. تەمەنەمە ئەم دوو ڕقەمانە هەرێکە و ئەسباب و هۆکاری خۆی هەیە ئەم گونجنشین و شارنشینانەمان بۆچی بەو شێوازە فەرق هەیە لە سێ پارێزگەکانی هەرێمی کوردستانە. ئەوەی کە جای ئەکاتەوە سەرژمێری گشتی دانیشتوانی پرۆسەکە لە ساڵی 2024 بۆچی جیاوازە لە هەموو سەرژمێرەکانی تر لەبەر چەندین ئەسباب لە چەندین هۆکار وای کردووە کەم سەرژمێریە دقیقتر بێ مەوسوقتر بێ و خێراتر بێ لە ئەنجامدانی گەیاندنی زانیاریەکان و کەمترین تەلاعوب بە کەمترین نەکرد تەلاعوب ئەتوانین بڵێن نەبووە بە زانیاریەکانەوە. هۆکارەکەشی ئەوە بوو بەکارهێنانی تەکنۆلۆژیای زانیاری و بەکارهێنانی تابلێت و تەقەنی تەکنیکی نوێی GIS وای کرد کە بتوانن بژمێرەکان لە ماوەیەکی زۆر کەمە و پوختە بتوانن لەسەر تاسەری عێراق نزیکی 130,000 بژمێر و مدیر و مەعاون بەشداری ئەم پرۆسەیە بکە کە لە هەرێمی کوردستان لەو ژمارەی نزیکی 25,000 کەسمان لە کاری مەیدانیا بەشدارمون لەم پرۆسەیە. بۆ بیرهێنانەوەی بەڕێستان و بینەرانیش ئێمە پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان بە سێ قۆناغ تێپەڕی. قۆناغی یەکەمیان گەمارۆسازی و ژمارە لێدان بوو بە ئەنجامیەوەی کە ژمارەی پێویست و ژمارەی ڕاست و دروستی بیناکانمان بەدەستکەوێ. قۆناغی دوم بریتی بوو لە ڕۆژانی ژماردنی خێزانەکان و زائیدەن ژمارەی تاک بزانین چەند کەس ئیتر ژمارە فعلەکە بۆ کە 20 قەدەغی هاتوچوتیا ڕاگەنرا و پرۆسەی سێهەم و کۆتایی ئەوە بوو لە 30 کە کۆتا بوو بریتی بوو لە 70 پرسیارەکە کە سەرجەمە و پرسیارانەی کە لە تاکێک دەکرا کە لە بواری کۆمەڵایەتی ئابووری تەندروستی با بڵین پەروەردە و مردن و لەدایک بوون. ئەمە ئەو پرسیارانە بوون کە گەشتین بەوەی کە قاعیدەیەکی یاخود داتابیسێکی زانیاری پڕ هەمە جۆرە لە بواری با بڵین خێزان تاک و ژمارەی با بڵین بیناکان دەست بکەوێ بە ئامانجیەوەی کە ئەوەی کە دێت وردە وردە بتوانین سێکشن یاخود بڵین بەش بە بەشی زانستیانە و ئاماریانە شیکاری بۆ بکرێت و بخرێتە ڕوو. طبعا کاکشۆن ینی بابەتی سەرژمێری وەکو جەنابیشتە ئاماژەت پێدا ینی دوجار دەستکەوتنی کۆمەڵێک داتا و زانیاری گرنگە و داتا و زانیاری نوێیە لەسەر ئەو بابەتانی کە سەرژمێرەکەت لە بەرئەنجامی ئەوە ینی ڕێکخراوە. گرنگ ئەوەیە ینی ئەم داتایانە و بۆ نمونە ئەو داتا سنتەرەی کە هەیە
تەنها لە بەغدایە بۆ بابەتی سەرژمێرێکە و ئەوان ئەم زانیارێ ورد و درشتانیان لایە خود نەخێر نوێنەرانی کوردیش کە بەشدار بوون و لە سەرپەرشتیکردنی پرۆسەیشی ئاوها گرنگی ینی چۆنەڵی دانیشتواندا لە عێراق بەشدار بوون نەخێر ئێوەش ئاگدارن و داتا سنتەرێکی شەیە لە هەرێمی کوردستان کە بەگشتی هەموو وردەکارەکان لای ئێوەش لەبەرچاوە بێت. پرسیارەکە لە جێ خۆیەتی تەوانە دەتوانین بڵێین ئەم بەرهەمی کە ئەمڕۆ هاتە گەشت ئەم قۆناغا دەتوانین بەرهەمێکە وشیاری کورد و وشیاری لایەنە سیاسەکان و بە دەرەجەیەکەم ئەو تیمەی حکوومەت لە ناو وەزارەتی پلاندانان و ئەوەی کە هاوکار بوون لەوە بە دەرەجەیەکەم جەنابی وەزیر دکتۆر دارا ڕەشید وەزیری پلاندانان و بریکاری وەزیر و جێبەجێکار و ئەو تیمە یەکگرتووی کە لە پارێزگاکان بوون هەموو ئەو ڕێکارانەوە ئەو هۆشداریانەی کە پێویست بوون لە کاتی ئەنجامدانی لە پێش ئەنجامدانی سەرژمێری هەمووی خرانە ڕوو بە بەشداریکردنی لایەنە سیاسەکان بوو بێ لە پانێڵە بوو بێ لە خۆت لەوەی کە بەشداری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو بێ بابەتەکە بە هەندوو بە هەستیاریەوە سەیری ئەمام بابەتە ئەکرا هەمووی لە ڕێکارێکە لە چاودێریکی وردی بابەتەکەیە ئێمە دانیشتمان لەگەڵ بەغدا دەکرد لە ڕێگەی لیژنەی جیاوازەوە تا کارگەشتەوەی کە بەغداش بێتە سەرخەت و ئەویش نیازپاکی خۆی بۆ پرۆسەکە نیشان بدات و هەندێک ئەو با بڵێن نیگەرانیانەی کە کورد هەیبوون لە پرۆسەکە بە شێوازە لە شێوازەکان بتوانن وەرەقەیەکی بنێ وەرەقەیەکی مێژووی هەبێ بۆ هەردوو لا کە بتوانن پرۆسەکە ئەنجام بن. ئەمە یەکێکە لە سەرکەوتنی پرۆسەکە و ئەتوانم بڵێم بنەمای سەرێکی ئەنجامدانی پرۆسی سەرژمێری بوو کە بەلای کوردەوە کە ئەمیش بەشدار بێ لەم پرۆسەیە بەتایبەت یەکێکە لەوانەی کە بۆبورە یەکێ لەو شتانەی کە زەرور بوو بۆ کورد کە بەشداریکی شەراکەیتێکی ڕاستەقینە بکات لە پرۆسەکە بریتی بوو لەوەی کە بابەتی ناوچەی جێناکۆک و کەرکووک بێتنێتە زەماناتێک وەرگێ یەکێک بوو لەوانەی کە داتا سنتەرێک کە لە بەغدا هەیە داتا ئەمی وەکو حکوومەتی هەرێم مافی خۆیەتی کە داتاکانی بدرێتەوە و داتا سنتەرێکی هەبێ و جگە لەوەش کە هۆکاری سەرەکی تری بەشێکی تری لەوە بوو کە چەند لە غورفەیەکی ئەمەلیات و غورفەیەکی مراقەبە کە چاودێری دەکرا لە ڕێگەی شاشاتی گەورەوە با بڵێن لە هەردوو مرکزی بەغدا و مرکزی با بڵێن هەولێر کە دەستەی ئاماری هەرم لێ بوو غورفەیەکی ئەمەلیاتیان پێکێنا کە غورفەی مراقەبە بوو ئەمانە بە ئەجێزە و ئالاتی پێشکەوتوو زۆم تەتەوەر کە ئەمە لە ضمنی ئەو لێک تێگەشتنی بینی هەرێم و بەغدا بوو کە ئەمە هەبێت وە لە هەمان کاتشە داتا سنتەرەکەش پەکێجێک بوو لەو بابەتی کە ئێستا جەنابەت باسیت کرد لەوەشی کە ئێمە لە کاتی ئەفم کەمە ئاماژەبێت لە کاتی ئەنجامدانی سەرژمێریشە ئێمە تیممان هەبووە لە بەغدا لە غورفەی ئەمەلیاتی ئەوێشە وجودمان هەبووە لە مراقەبەکردنە لەبەرەوە ینی بە شێوازێکی ئەتوانم بڵێم ینی ئێمە زیاتر لە پرۆسەکەیە لەگەڵ ئەوان نیشابووین بۆیە ئەتوانین بڵێن ینی ئێمەش زانیمانە هەنگاوەکان چۆن بنین تاکو بگەین بەم ڕۆژە و ببێ بەتە هۆی ئەوەی کە ئەنجامەکان کە ئەوەی کە ئەمەی کە ئەمڕۆ دەرچووە تا ئێستا ئەو ئەنجامانە نزیکن لەو ڕووپێویانەی ئەو ئەنجامانەی کە لە پێشتر لە ڕووپێوەکانە ئەنجامماندا بێ واتە ڕێژی با بڵێن ڕەگەزی نێرومێ چەندە یاخود کرێکی و کرێنشینان چەندە یاخود با بڵێن قەبارەی خێزان چەند بووە ئەمانە جگە لەوەشی کە ڕێژەی دانیشتوان بە پێی دابەشبوونیان بە سەرگورنشین و شارنشینە ئەمە کە بینیمان نەتایجەکانی ئەمڕۆ نزیکە لەو ئەنجامانەی کە ئێمە متەوەقع بوون کە دەرچوون کەواتانی نەتیجەکە بۆ کورد و بۆ ئێوەی ینی بەرپرسانی باڵای کورد کە لە پرۆسەکە بەشدار بوون نەتیجەیەکە باوەڕپێکرا و دانی پیانێن و شاهدی ژەدەن کە ینی ئەنجامەکەی ئەنجامێکی سەرکەوتووە ئەمێ کاکشوان
بێمە سەر بابەتێکی زۆر گرنگ کە ئەویش لە جارێت نایمە سەر هەرێمی کوردستان دەچمە سەر ناوچە کێشە لە سەرەکان چکە خۆ دەزانی یانیشێ لە خاڵەکانی کورد وەکو جەنابی شتان بەشت پێدا کە کۆمەڵی خاڵ بوو ئەزام 7 یا 6 خاڵ بوو لەگەڵ بەغدایەک لای کردەوە و کردێ بنەما بۆ ئەنجامدانی پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان هەم لە هەرێمی کوردستان هەم لە ناوچە کێشە لە سەرەکان بە تایبەتی ناوچە کێشە لە سەرەکان بازەواکرا کە سەرژمێری بۆمبێکی تەوقیتە بەڵام ئێستا بە شایەتی جەنابەت ینی بابەتی سەرژمێری بە سەرکەوتوی ئەنجام درراوە کەواتە توانین بڵین بۆ کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانیش بابەتێکی چەندە گرنگ بوو هەم لە ڕووی سیاسیشەوە بابەتەکە بەدڵی ئێمەی کورد بەڕێوە چوو و بەدڵی بەغدادیش بوو و قسەیەکیش هەبوو بابەتی سەرژمێری 57 کە هاوتا و هاوتەری بەکرێ لەگەڵ سەرژمێری ساڵی 2024 ئەو کات ئەنجامەکان ینی ڕاگەیەنرێ پێ دوای ئەم خاڵەش جێبەجێکرا لەسەر کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان کاکاوڕێ تاکو ئێستا پرۆسەکە بە نیازپاکی هاتوونەتە پێشەوە چێکۆکو هەرێم کە هەرێم یەکێک بوو لەوەی کە زۆر پێویستی بوو بە داتا و زانیاریەک و لەگەڵ گەشە پێدانایە و لەگەڵ بوونی کۆکردنەوەی زانیاری و ڕاست و دروستایە بۆ بەرچاوڕوونی خۆی چکە لە 1970ەوە ئێمە سەرژمێرێکمان نەبووە بەڵام بەغدا لە 1970ەوە با بڵین داتا و زانیارێکی هەبووە بۆ ئێمە دوو جار پێویستمان پێ بوو بەڵام ئەوەی کە بابەتێک لە کاتی خۆشی زۆر قسەی لەسەرکرا کەسانی سیاسی و ئەوانەی کە باڵا دەستبوون لە پرۆسەکەیە قسەیان لەسەر کرد هەر بابەتەکەەوە بوو نیگەرانیەک بێ ئەو خەڵکێنی کە لە کەرکووکە با بڵین مادەی 140 ئەگەر جێبەجێ نەکرابێت تا ئێستا سەرژمێری نەبێتە خۆی کارێکەوەی کە زەرری لێ بدات ئەوەی من وەکو بینی بێتم لە پرۆسەکە تا ئێستا ئێمە لیژنە پێک دەهێنرێت لە ئاستی باڵای هەرێمە بۆ بابەتی ئەوەی کە لێک بەستنەوە لەگەڵ لیژنەکەش پێکاتەوە حتممەەوەی کەساڵم لیژنە پێک بێنرمە بەستم زیاتر لەو کاتە بوو لیژنەکە پێکهێنراوە دەبێت بەپێ و بڕیارەی کە سەرۆکی ئەنجومەن وەزیرانی عێراق دایوێتی یەکی لە خاڵەکانی برناو بڕێڕنامەکەوەیە کە کای کاری لیژنەکە تەواو بوو پێوترێ لێک بەستنەوەیەوە تا یا تەقاتۆ یا مقاتعە بە ئەنجامەکانی ئەم سەرژمێریە لەگەڵ سجلی تۆماری ساڵی 1950 کەی کارەکانی ئەمە تەواو بوو حتمما لەوە چەند محافظەیەکی شەرە و گرفتیان هەبێ ئەوکەی ئەو کارە فەنی لیژنەکە لە سەرتاسەری عێراق و هەرێما تەواو بوو ئەنجامی سەرژمێری پارێزگا بە پارێزگا ڕادەگەیەنرێ باشە لەوە پرسیارێکیش بوو بێ لەوەی کە ئەمڕۆ بۆچی وڵا بەدڵنیایەوە چکە ئەمڕۆ ینی ڕێژەی یارنی ڕێژەی پارێزگاکانی تێدا نەبوو وایە نەکاکشوان کەوتا خۆشە ئاماژت پێدا کەواتەیانی پرۆسەی ڕاگەانی ئەنجامەکان هێشتا بەردەوامە کۆتایی پێ ناتوە بەڵێ هەر کاری فەنی تەکنیکی تیاماوە کاری هوەریە بابەتەکە پاکردنەوەی داتاکانە چونکە ئەوەی ناکرێت کە لە کاتی مەدانیا ڕاستەوخۆ تۆ ئەو زانیارێکە وەرەگرین ڕاستەوخۆ ڕۆشتوتە ناو با بڵین قاعدەی زانیارەکان و یاخود داتابیسی زانیارەکانی مرکزی بەڵام پێویستی بەوە هەیە پێوترە پاکردنەوە مەرحەلەیەکە پێوترە پاکردنەوە وە چاودێریکردنی دواتر پێویستی بە شیکار و شیکاری زانستیانە ئەمە ئەگەر مەسەرەن ڕوویەکی سیاسی نییە بابەتەکە من هەستی پێکەم بابەتەکەی ئەوەیە زیاتر داتا و زانیاریەکان دەبێت پاک بکرێن و ئەنجا عرض بکرێ خۆ دەزانی سەرژمێری گشتی دانیشتوان ساڵانی ترکە ئەگەر کرابێ ینی 10 ساڵ بۆ نمونە ساڵانی 1970 و 1970وانە کە بیستومە لەیان 2 ساڵ بۆ 3 ساڵی ویستووە تاکو ئەنجامەکان دەرچوون و دوای بوون بە نەشر و تەبع کراوە و خراوەتە بەرلایانی پەیوەندیدارەکان بە تایبەت حکومەتکاری لەسەرکە ئێمە توانی بێتمان لە 12 با بڵین 15 کە کۆتا قۆناغی سەرژمێری بۆ ڕۆژی کۆتایی بوو تا ئێستا و مانگی دووە ینی ئەتوانم بڵێم لە ڕووی زانستیەوە زۆریش توانراوە کە ئەنجامێکی بەرایی بەو شێوازە دەربچێت بۆیە هەر زۆر بە سادەی کەی کاری لیژنەکان لە داهاتووە گەشتە کۆتایی کارەکانیان هەموو پارێزەکان ژمارەی دانیشتوانیان ئیعلانەکرێت زۆر باشە هەر لەسەر کەرکووک و سەرژمێری ساڵی 1950 تەمێنمەوە چکە ینی هەموو لایەکمانە زانیەوە جەنابیشت معنی بەکارەکە یعنی لەم سەرژمێریەیە بە تایبەتی لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان و لە زوبەی ناوچەکانی دیکەش بابەتی ینی
تۆمارکردنی نەتەوەی تێدا نەبوو بەڵام پێوا بێت لە ساڵی 57 تا ئەم بابەتە هەبوو تۆماری نەتەوە جیاکراوەتەوە بۆ منە لە کەرکووک بە کەسێک وتراوە کە کورد بووە نەتەوەکەت کوردە نووسراوە تورکمان بۆ نووسراوە عەرەبیش بامان شێوە ئەمەیان بۆ نمونە ئەنجامی 2024 لەگەڵ سەرژمێری ساڵی 1950 کە بەو شێوەیە بۆ چۆن هاوتا ئەکرێ و یعنی چۆن هاوتەری بکرێ کاک شوان ئەمەیان تۆزە ئاڵۆز نییە؟ طبعا کاری لیژنەکە دەتوانم ئەوە مەهامی کاری لیژنەکەیە کە دەست پێ دەکات لایەنی تەکنیکی و هوەری و بگرە کۆمەڵە دیوی تریشی هەیە کە ئەو سجلانە ینی بکرێن بە دیجیتاڵی 57 و ئەو داتانە کە ئێستا هەیە تەقاتوعەکەی پێکرێواتە لێکت دەبەستنێنەوە بۆی بینەرانیش ڕوون بێ بەلایەنەوە کە ئێمە لەو بەڵگانەی کە وەرگیراوە لە کارتی نیشتیمانی مەسەنم بەوەی کە کەسێک عێراقی بوونی خۆی بسەلمێنێ پێشەوەش هەر خۆی کاتێک کە کارتی نیشتیمانی پڕ دەکەیتەوە بە شێوازێکی فۆرمێکی ئەلکترۆنی وەکو عریزەیەک دەنووسرا ژمارە بابلن زانارەکانت پڕ دەکردەوە ئەمە لەوێشە هەر قەومی هەبوو ئێمە بۆیە مەسەن هەدەفەکەمان زیاتر سەراحەتن وەکو هەرێمی کوردستان و عێراقیش یەک ئامانجمانە بوو کە ئەنجامدانی سەرژمێری بە ئامانجی گەشەپێدان بڕواوتە پێشەوە بەڵام کە لێرە و لەوێ ینی ناتوانین بۆ هەموو محافەزەکان بەو شێوازەوە ئامانجی خۆت بپێکی بە تایبەتی کورد کە لە کەرکووکە لە سەرژمێریەک لە دوایەکەکان لە 57 تا کۆتایی باڵێن 1970 تا 1970 زۆر بەوازەحی دیارە کە ڕێژەی کورد کەم کراوە بگرە ئەوەندەی کە کورد کەم کراوەوە تورکمانی شەر کەمی کردووە بۆی زمانێک هەبێ خۆشیان دانین پێدا دەدەن کە عەرەبێکی ینی لەو ماوەی پێشووە عەرەبێکی باشیان هێناوەتە ناو کەرکووکە و بە هەر مەبەستێک بوو لە قوربان زۆر باشە کاک شوام ینی زۆر باشە ئەمەوێ هەر لەسەر بابەتی ینی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بمێنمەوە ینی هەندێک خەزا و ناحیە هەبوو کە ینی بۆ نمونە بە ئیدارەدان سەر بە بەغدا بوو بەڵام خۆی لە ئەساسدا لە سەر هەرێمی کوردستانە بابەتی یەکلاییکردنەوەی هەندێک لە قەزا و ناحیەکانی ناوچە کێشە لەسەرەکان و هەندێک لە پارێزگای دیکەش هەیە ینی لە باشوور و تا ڕادەیەک لە ناوەڕاست و ینی ئەم بابەتانە چۆن یەکلا کراوەتەوە لە سەر ژمێرەکە ئەمە هێشتا ماوە یاخود نەخێرگەشتوونەتە نەتیجەیەک لەم بارەیەوە ئەوەی کە هەر لەسەرم بابەتە کەوتم کاری لیژنەکە دەستی پێکردو بە کارکردن و لە داهاتووشە نەتائیجی و خود ئەنجامی کارەکانی ئەم لیژنەیە دەگاتە ئەوەی کە جەنابەت ئێستا باسی دەکەی و بۆ نمونە یەکەی داری وا بووە لە کفری لە بینی ئێمە و دیالە و سلێمانیا بووە یەکەی داریمان هەبووە لەو لای چەمچەماڵەوە لە بینی ئێمە و کەرکووکە هەبووە ئێمە یەکەی داریمانەیە لە بینی ئێمە و لای نەوجوولەوە لە بینی ئێمە و محافەزەی سەلاحەدینە هەیە ئەو بابەتانە هەر هەمووی مەهامی ئەو لیژنەیە یەکلای کاتەوە بۆی من زۆر تەفاسی لەسەر ئەو لیژنەیە نامێ زیاتر باسی کەم هۆکارەکە ئەوەیە کە ئێمە جارەبا پێش حەدەز نەکەین ئێمە کاری لیژنەکە کە تەواو بوو یەکلا کرایەوە دەتوانین بە ڕاست و دروستی و پێوەری زانستانە بخێنە ڕوو کە چۆن ئەم لێکبەستنەوەی کرایەوە بۆی ڕای گشتی چۆن ئێستا ئەمڕۆ بە ئامادەبوونی نوێنەری UNFPA واتە UN و لایەنە پەیوەندیدارەکان کە لەوێ بوون نەتایجەکانیان بە مەوسوقی بەڕاستاندندانە هێشتا چەند قۆناغێکی ترمان ماوە بۆی بە تەواوەتی زانیاریەکان ئیتر بچنە باری ئەوەی کە زانیاری ورد و درشت دروست ببێت لەسەر هەموو یەکێکی ئیداری احتیمالی ئێمە جاران ڕووپێوی کە دەکەین زۆر جار لەسەر ڕاستی قەزا یاخود زۆر توانی بێتمە لەسەر ئاستی ناحیە بەڵام ئێستا لەسەر ئاستی گەڕک دەتوانین زانیاریەکانمان دەستکەوێت و شیکاری زانستان لەسەر ئاستی گەڕەکە بە تایبەت هەندێک جار لە با بڵێن کەرتی تایبەت یاخود یەکەی ئیداریەکانی خۆمان وەکو حکوومەتی هەرێم کە داوامان لێەکەن یاخود با بڵێن زانکۆ و پەیمانگاکان کە قوتابی دەنێرن بۆ توێژی زانستیان داوای داتای گەڕەکەکەن کە نیمە یاخود داتای چەند گوندێک
نیەکمان لێکن کە نیمانە ئەمە یەکێکە لەوانەی کە خۆشبەختانە کە داتا و زانیاریەکان دوای کاری ئەم لیژنەیە کە تەواو بوو زانیاریەکان دەتوانم بڵێن بۆ ئاستی ورترین کارکردن کە ئێمە لە هەیکەلێکمان هەبوو بۆ کارکردن لە پرۆسەی سەرژمێریە پێوترا بلۆک هەر بلۆکێک پێکهاتە بوو لە 80 تاکو 120 ماڵ واتە ئێستا ئێمە کە لەگەڵ ڕێکێکا جاری وایە 14 بلۆکیان 9 بلۆکی پێکهاتەوە تۆ ئێمە توانین بابەتێک زانستیانە بدمانوێت با بڵێن توێژینەوە لەسەر شتێ بکەین لەسەر ئاستی بلۆکیش دەتوانین داتا و زانیاریەکانمان دەستکەوێت و وەڵامی خۆمان و ئەو با بڵێن کەسانش بینەوە کە پێویستیان بە داتا و زانیاریە بە تایبەت سەرەکیترینی ئامانجی پرۆسەی سەرژمێرەکە بریتیە لە بەردەستبوونی نەخشە ڕێگایەک بۆ حکومەت کە بتوانێت پلانی زانستانی خۆت لەباری ئابووری و گەشەی کشتتوکاڵی و گەشەی دانیشتوان لە هەمووشی مهمترەوەیە کە ئەم پرۆسەی تر تەواو پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان جارێکی تر ئەنجام نادرێت کە لەوە دەبێت 10 ساڵ جارێ ئەنجام بدرێ بەپێی ئەوەی کە پێشتر ڕێکار و ڕێنمایی هەبووە کە 10 ساڵ جارێ دەبێت پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان ئەنجام بدرێ بەڵام ئەم جارە پێویست بەوە ناکە ناوە بە ناوە ئێمە دەتوانین بۆ هەر بەشێک و بابەت و سێکتەرێک دەتوانین ئەم داتای بە زیندوی بێڵینەوە لەبەرەوە خۆی داتاکە بۆ بە داتایەکی ڕقەمی و تا دیجیتەڵی تر دەتوانێت بەردەست بێت و بە زیندوی بێڵینەوە یعنیەوە هەر کاتێبتانەوە توانن نوێی بکەنەوە ئەم داتایانەوەکو جەنابەت ینی من تێگەیشت بێتم تر پێویست ناکات جارێکی دیکە لە عێراق پرۆسێکی ئاوها ورد و ئاڵۆز ئەنجام بدرێت بۆ سەرژمێری پرۆسەکە بەردەوامی دەبێت ئەوەی کە حەدی علمم هەبێ زانیاریم هەبێ لەسەر ئەم بابەتە هەندێک بەشی هەیە کە بە زیندوی دەهێڵێتەوە لە ئێمە لە وڵاتانی ترەکە ڕۆشتون و وەکو سەردانی کردن بزانی سەرژمێری گشتی دانیشتوان لە وڵاتانە چۆن ئەنجام دەدرێت وڵاتی هەوا هەیە بە 7 ساڵ کردوێتی بە نمونە تورکیا لە ساڵی بڵین 2000 پێم وایە 2003 دەستی کرد بە سەرژمێری دیجیتاڵی بەس بە قۆناغ کردی پێم وایە لە نزیکی 7 ساڵە 2009 بوو کردی تەواوی کردبوو ئێستا ینی ئەو وڵاتانی کە بەو شێوازە تعدادی دیجیتاڵیەکەن بە نمونە ئەمە هێڵمەوە حتا بینەران بزانن چۆن ئەم داتای بەزین دوی دەمێنێتەوە ئەم داتای هەر لە بابلین داتابیسەکەەوە دەتوانین لە داهاتووە بە شێوازێک و تەبەنەمە من بینیوە پێشتر وەکو ئەندامێکی پێشووتری سەرژمێری گشتی دانیشتوان لە ساڵی 2009 کاندام بووم و لە دەستەی باڵای سەرژمێری بووم لە بەغدا بەم شێوازە کە چوون و مشاهدەمان بینیوە کە بۆ نمونەم داتا و زانیاری کەسێک کە لە ژیاندایە دەبێت ببەسرێتەوە بۆ وەزارەتانی کە پەیوەندیدارن بە تایبەتی تەندروستی یاخود ئەگەر لە بابلین لە قۆناغی سەرەتاییە بۆ خوێندن بەسرێتەوە بە پەروەردەوە یاخود کە لە دوای تەخەڕوجەکەوە خەباتە دەردەچێت پێویستی باوەی کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کاری بۆ بدۆزێتەوە کە ئەگەر لەوەیە کە ئەم کەسە کۆچی دوایی کرد دەبێت ببەسرێتەوە بە سەر سێکتەری تەندروستیەوە لە تۆبی عەدلی وەفاتنامەی بۆ دەرێنەوە تا کەسێک کە لە دایک دەبێت ببەسرێتەوە بە تەندروستیەوە و کەسێکیش کە دەمرێ کۆچی دوایەکە بەو شێوازە داتاکە دەتوانین بڵین داتایەکە ڕقەمی ئەتوانین بڵێن بەردەوامی ئەم داتایە زیندووە کەسەکە تابعەکەی تەمەنی بوو بە چەند کاری دەستکەوت یاخود مەسەلەن چووە دادگاکانەوە لە سەڵتەوە بوو بە خێزاندار بەم شێوازەم داتانە مشارەکەی پێیەکەی کە لەوەچە 10 ملیۆن با بڵین داتای ڕیکۆردی بۆ زیابێ بێ لەلایەن وەزارەتە پەیوەندیدادەکەەوە بەم شێوازەیە کە تۆ دەڵێ داتاکە بە زیندوو دەهێڵمەوە ڕاستەتەوە کەواتە کە تۆ حکوومەت بوو حکوومەتێکی دیجیتاڵی و هەروەها تۆمارکردنی لە دایکبووان و مردووانی ژیانی بۆ شێوازێکی دیجیتاڵی و ینی بە داتا و ئامار ئەم بابەتانە ینی تۆمار بکرێت و بخرێتە سێرڤەرێکەوە بێزەبت ینی پرۆسەکە بەردەوامی هەیە کەواتە یعنی توانین بڵین کوالیتی پرۆسەکە ستانداردێکی نێودەوڵەتی بوو چکە ئاماژەت بۆدا کە ینی لایەنە نێودەوڵەتیەکان و هەروەها نێردەی ڕێکخراو نێودەوڵەتیەکان و نەتەوەیەگرتوەکان کە ئەمڕۆ ئامادە بوون لە ڕاگەیاندنی ئەنجامەکاندا ئەوان ئۆکەیان لەسەر کردووە و پەسەندیان کردووە کەواتە ستانداردێکی نێودەوڵەتی وەرگرتووە پرۆسەکە کاکشوان هەر لە زیاتر لە وەشکە ڕێکخراوی UNFPA کە چاودێر بووە
وەکو چاودێر بەردەوام لە عێراقا لەو بابەتانەی کە توانیوێتی لە ئەرزی واقعا پرۆسەکە چۆن ئەنجام دەدرێ زیاتر زووتریش ئەگەر حکوومەت شتێکی هەبوو بێ بە حکوومەتی عێراقیان وتوەتەوە یا وەزارەتی پلاندانانیان ئاگادار کردوت کە ئەمە ستاندەرەکەی دەبێت لەسەر مخری نەخشە ڕێگایە پرۆسەی سەرژمێری ئەنجام بدرێ لە هەموو پرۆسەکانە UNFPA چاودێر بووە و با بڵین ئەو راپۆرتانەی کە لەسەر پرۆسە بە پرۆسە لەو قۆناغانەی کە چه ئامادەکاری بێت چ جێبەجێکردن بێت لە سێ قۆناغەکەیە UNFPA چاودێر بووە تەنانەت ئەوەی کە زانی بێتم هەندێک کەسیشی هێنایە لەسەر تاسەری عێراق و هەرێمی کوردستانیشە ئەوانەی کە پێشتر خانەنشین بوون و لە بواری ئامار و دانیشتوانە کاری دەکرد ئەمانەشی هێنا بۆ وەکو تیمێک بۆ کاتی پرۆسەی سەرژمێریەکە لەو ماوەی پێشوشە تقریباً پێم وابێ مانگێ لەمە پێش بوو تەقیمێک یاخود هەڵسەنگاندنێکی کرد UNFPA کە چەند تیمێکی لەسەر ئاستی عێراقا بە عشوایی ناردە ناو با بڵێن پارێزگا بە پارێزگاکان ئەو پارێزگایی کە منی تێدام تیمەکەی من ڕۆشتۆ بۆ دهۆک هەولێر هاتوو بۆ سلێمانی بەو شێوازە عینەیەک هەڵبژێرا کە تەقیمێک بە حساب بچنەوە مەیدانی و چەند ماڵێک وەربگرنەوە بزانن ڕاست و دروستی ئەنجامەکانی سەرژمێری کەوەی کە لە بەردەستا هاتوون بچنەوە هەمان ماڵ بزانن بەراوردێک بکەن بە زانیاریەکان ئەم ڕێکارانەش هەبووە پێوەرن بۆەوەی کە بتوانن داتاکان بڵێن داتاکی کواڵیتیە و پرۆسەکە لە معیاری ستاندەرە ناتوانین بڵین پرۆسەیەک 100% ئەنجام دەرەکار ڕووپێوی دەکرێت بڵێ تا بە پێی پێوەرێکی زانستی لە 105 هەڵات هەبێ قبوڵە لە ڕووی زانستیەوە ئیتر ئەم UNFPA کە عاملێکی فاعیل بووە داعمێک بووە بۆی کە پاڵنەر بێ لە ئاست لە عێراقا کە پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان ئەنجام درێ هاوکاتیش لە پێوەرە زانستەکان ئاگاداری کردوونەتەوە و چاودێریش بووە. زۆر باشە کاکشان با بێمە سەر بابەتی هەرێمی کوردستان یەک دوو پرسیاری دیکەی وردەکاری مەیە لەسەر بابەتی ڕێژەی هەژاری وەروەها پەیوەند بە مادەی 140 بەڵام جارێ بە هەرێمی کوردستان بێنینە پێش ئەم دوو پرسیارەوە. هەرێمی کوردستان بە پێی ئەم سەرژمێری ساڵی 2024 پێی ئەم ئەنجامانەی کە ئەمڕۆ ڕاگەیەنراوە ڕاستە ڕێژەی پارێزگاکان بڵاو نەکراوەتەوە بەڵام خۆ ئێوە یعنی وەکو جەنابتان و شارەزا لە بوارەکەەوە ئاگدار و نزیک لە بەڕێوەچوونی پرۆسەکە دەزانن ئێستا ڕێژەی هەرێمی کوردستان بە پێی سەرژمێرەکە دانیشتوانی چەندە و بە پێی ڕێژەی سەدی ئێمە توانیمانە ڕێژەی لە 12.67 تێپەڕین بۆیتە تا ڕادەیە قسەی بەغدا ببڕین لە هەندێک ڕۆ کە حساباتی کەمی بۆ دەکردین لە بابەتی دانیشتوانە؟ هەروەکو باسمان کرد لەبەر ئەو هۆکاری ئەوەی کە پارێزگاکان یا با بڵێن کاری لیژنەکان ئەو لیژنەی کە لێبەستنەوە دەکات کارەکانی تاوا نەبووە و ژمارەی دانیشتوانیش ڕانەگەیەنرا بە پێی پارێزگاکان بەڵام پێشبینیەکی خۆمان هەیە لە ڕووی زانستیەوە کە ئێمە ساڵانە دەتوانین پێشبینی دانیشتوان بکەین کە ئەویش بەکارهێنانی پێوترێ گەشەی دانیشتوان قەبارەی گەشتن دانیشتوان چەنە بێت چۆن بێ لە هەرێمی کوردستانە قەبارەی گەشتن با بڵێن گەشەی دانیشتوان 3.7 بەڵام لە با بڵێن لە عێراقا ئەفو 4.7 لە عێراقا 5.9 ئەمە قەبارەی خێزان لە ئێستا لە بۆ نمونە لە بۆ پارێزەکانی هەرێم کە خراوەتە ڕوو قەبارەکان وەکو شتێکەوەی کەم بەزەندە دەکرێت دەرچوو 4.2 سلێمانیە 4.6 هەولێرە و 6 بە تقریبا 6.2 لەو بابەتەیە دوهۆکە ئەمە ینی وەکو ئەوەی کە ڕێژەکەت بۆ دەرچێت ڕێژەی دانیشتوان بەپێی ئەوە دەرنەچۆ لەبەرەوەی نامەعلومە ژمارە دانیشتوان بەپێی ئەوەی کە سەرەتاش ڕدەگەێنان لە دەوری 6 میلیۆن و 500 و بەو شێوازە بێ بەڵام تا ئێستا لە بەرەوەی فەرمینیە ناتوانین ئاماژە بە هیچ ڕقەمێ بکەین بەڵام ئەوەندە دەزانین کە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە 14 بۆ 15 مەزەندە دەکەین واتە لە 12.67ەکە وەکو خۆت فەرمونون نەجاتمانە بێت لە کۆڵمانە بێتەوە بۆ داهاتووی هەر موچە و بیزانیە و موازنە
بێت یاخود بۆ تەنان بۆ بابەتی تەسەوری شەکەم بۆ عملی سیاسیش بێ چکە مەقاعدی انتخابی خۆشیان نایشارنەوە هەر با بڵێن 100,000 و مەقعدێک دەکا کەواتە لە داهاتووە ئەم ڕێژانەتە بەکاربەرە بن بەکاردەێنرێن بۆ ئیشپێکردن بەڵام ئەوەی کە تقریبا پێشبینی دەکەین ڕێژەی دانیشتوان لە 100 تا 14 بۆ 15 بێت باشە کەواتە ینی بۆ ئەم ساڵ نا بەڵام بۆ ساڵی داهاتوو ینی حکوومەتی عێراق دەبێت لەسەر ئەو ڕێژەیە کە بەرز بۆ تۆ لە هەرێمی کوردستان مامەڵە بکاوکو جەنابەت لە ڕووی داراییەوە هەروەها لە ڕووی بابەتەکانی دیکەی خۆراک و تەندروستی و مەقاعیدی انتخابی وایە نەکاکشوان بەڵێ بەتاکیدی بەڵام ئەوەی من شارەزام لێ نییە لەوەی کەسانی تر لە پەرلەمانی ئەنجومەن نوێنەرانی عێراق و کەسانی ئەوانەی کە یاساناس و لە بواری دارایی و ئەو یاسانە بزانن ئەوەنەی من بزانم پێم وابێ با بڵێن موازنە کە دانراوە بۆ 3 ساڵە ئایا 3 ساڵەکە تەواو دەبێت کاری پێ دەکەن بەو ڕێژانە یاخود دەتوانرێت لە ساڵی 2026ەوە کار بەو ڕێژانە بکرێ ئەمە بابەتێکە تقریبان ئەتوانم بڵێم زانیاریم لەسەری نییە بەڵام تەسەوری ئەوە ئەەکەم لە دوای تەوابوونی ئەم 3 ساڵە ئیش بە نەتایجەکان بکرێ یاخود ئەکرێ بە شێوازێک کورد وەکو مەتاالبێکی هەبێ ئەگەر نەکاتەوەی کە کورتهێنانی بوجە دروست بکە تۆ ئەو موازنەیە کە دانرا بۆ 3 ساڵ ئەگەر هەر تەغیرێکی بەسەر بکەی پێم وابێ ئەگەر دەبێتە هۆی کورتهێنان لە شوێنێکە بۆ شوێنێکی تر بۆیە تەسەوری ئەوە ئەەکەم لە دوای ئەم موازنەیەوە جێگیر بکرێ و بابەت باشە ئەوش گرنگە تاوان خۆ ینی بۆ هەرێمی کوردستان هەمیشە ئەو شەڕانەیە کرد شەڕەکان سیاسی بوو و ئەوە تا ئێستا ینی بەداتا و بە ئامار و بە پرۆسەیەکی کوالیتی بەرز کە بە شایدی و تا کەسانی شارەزایەک و جەنابەت وەروە لایەنی عێراقی و لایەنی نێودەوڵەتی ینی بابەتەکە پرۆسەیەکی سەرکەوتوو بوو هەرێمی کوردستانی ژانی بەمە خۆشحاڵە بابینە سەر بابەتێکی دیکە ینی ڕێژەکان جەناب دامەژت پێداکە کۆمەڵێک ڕێژە و داتا و زانیاری لەسەر ئاستی عێراق لەسەر تاک لەسەر خێزان لەسەر ینی بینا و گەڕک و سەررجەم باڵەخانەکانیش لەم بابەتەیە تۆمار کراوە پلاندانانی عێراق بە نیازە ینی ئەمە هەندێک زانیاریە کە پێم گەیشتەوە لەوە چە جەنابیشتر پشڕاستی بکەیتەوە کە بەیانی ڕێژەی هەژاری و بێکاری لە عێراقیش بەپێی سەرژمێرەکە بخاتە ڕوو ئەمەیان وایە ئەگەر وایە هیچ زانیارێکت لەو بارەیەوە لایە ئاستی بێکاری و ڕێژەی بێکاری لە عێراق و هەرێمی کوردستان لە چەندایە کاکشوان من تەسەوڕەکەم ڕێژەی بێکاری یاخود ڕێژەی هەژاری جارێ زوو بێ بۆ بڕاردان لەسەر لەسەر ئەنجامەکانی سەرژمێری دەردکەوێت چونکە ئێمە لە ساڵی 2023 ڕوپێوێکمان ئەنجامدا کە ئەو ڕوپێوێکی هەرە گەورەیە کە لە دوای سەرژمێریەوە ئەگەر وڵاتێک یاخود نەتوانێت توانای نەبێت کە پرۆسە سەرژمێری ئەنجامدات بۆ باری بژێویەکە بۆ تەقدیراتی با بڵێن قەبارەی خێزان بۆ زانینی ڕێژەی با بڵێن دانیشتوان لە شارنشین و گوندنشیندا یان لە ڕووی ئابووری و با بڵێن زایدن کار و بێکاری ئەوە ڕوپێوێکی زۆر گەورەیە و ئەتوانم بڵێم زانیاریکی فرە ڕەهەندی تایە بەڵام بە شێوەی ڕوپێ ئەنجام دەدرێت بۆی لە ساڵی 2023 کە ئەو ڕوپێ ئەنجام درا ئەویش 1 ساڵی خایاند چەند مانگێک بەر لە دەستپێکردنی پرۆسەی سەرژمێری ئەو پرۆسەیە کۆتاییە کە پێوترێ ئیحساسی CPLN کەواتە کە پێوترێ بە ئینگلیزەکەی عێراقی هاوسهۆڵد ئیکۆنۆمیک سێڤەیە کەواتە ڕوپێی باری بژێوی خێزانەکانی عێراقا لەویە وردەکارتر باس ئەکا لەوەی کە تاک چەندێک خەرجی هەیە چەندێ داهاتی هەیە و ڕۆژانە چەندێک خەرجەکە بە پێی خێزان چەندێکە دێ مەسرەفیان هەیە لە مانگێکە تەبەن وردزانیارەکانی ورتر و زۆرترن لەوەک لەوەی کە لە سەرژمێریە هەبوو بۆیە ئەنجامەکانی وا دەردەچێت و پێشم بێت لە چەند ڕۆژی داهاتوو ڕێژەی کار و بێکاری لەسەر تاسەری ئەگەر عێراق و هەرێم هیچیان نەما بێت لە چەند ڕۆژی داهاتوو کار و بێکێری کاری لەو هینە ڕادەگەێنرێ لەو بەڵین ڕوپێوێ گەورە زۆر باشە ئەی عێراق بە هەرێمی کوردستانی شەوە توانین بڵین وڵاتێکی گەنجە و وڵاتێکی خاوەن گەنجی زۆر یاخود نەخێ وڵاتێکی پیرە و ڕێژەی پیرەکانمان و بە تەمەنەکانمان زیاترە
پرسیارەکە و تەواوە لە جێی خۆیەتی کە وەصفی عێراق بکەین بە وڵاتێکی گەنج دایبنین و یعنی هێزی کاری تایە، هێزی کاری زۆری تایە کە لە 14 ساڵ لە 15 ساڵەوە تاکو 6 ساڵ کە مەزەندە دەکرێت ئەمە هێزی کارت هەیە. عێراق لە ساڵ 60 هەرێمی کوردستان لە ساڵ 63 بە ڕێژەی ینی با بڵێن بە معادلی بە تێکراوەری بگرین. ئەمە ئەوە دەگەێنێ کە عێراق هێزێکی زۆری هەیە کە با بڵێن لە دەستی گەنجانە کە دەتوانێت کەرتی تایبەتی پێ ببوژێنێتەوە، کەرتی حکوومەتی پێ ببوژێنێتەوە، ئابووری خۆی پێش بخات و سەرجەم لایەنەکانی ڕەهەندی تەنمەوی کە پێوترە گەشە پێدان دەتوانین بەم ڕەهەندە کە سەرمایەکی با بڵێن نیشتیمانیە بتوانین ئەو پلانە و دەرخەر بێ وەزارەتی پلاندانان دەرخەری ئەو ڕاستیە بێ کە پێویستت بە چییە و کەرتەکانی ترت بەپێی ئەم ڕێژە و با بڵێن ژمارانەی کە هەیە لە بەردەستا لەو فئەیە لەو تەمەنە گروپە بتوانێت پلانی خۆی دابنرێ، یاخود مەسەلەن بۆ نمونە زیاتر احتیمام بە کەرتی تایبەتی و کەرتی پەروەردەکەی با بڵێن سێکتەری پەروەردەی ببوورە، ئەو یاخود سێکتەری کارکردن و بەکاربردن لە دوای قۆناغی دەرچوونیانەوە. ئەمانە هەمووی پێوەرەکەن کە بەوەی بڵێن لە ئامان لە ئەنجامی ئەو داتای دەسمانەکەوە کە تەمەنەکە لە 15 بۆ 60 بەو شێوازەیە. زۆر باش من شتێکی کە هەیە لێرە کە حەسەکەم ئاماژەی پێ دەرکەوتووە کە پیریش واتە بە ساڵاچوو با بڵێن نەڵێن پیر بە ساڵاچوو لە تەمەن 60 بەرەو سەرەوە زیاتر لە هەرێمی کوردستان بوونی هەیە. هۆکارەکەشی ئەوەیە کە دەوترێت ئەگەر با بڵێن بە ساڵاچوونمان هەبێ بە ڕێقەبارەیەکی زیاتر لە پارێزگا و ناوچەکانی تری حکوومەتی عێراق ئەوەوە دەگەێنێ واتە ژینگەی تەندروستیان باشترە، واتە خزمەتگوزارەکانی تەندروستی ئەو کە پێشکەشێکە لە حکوومەتی هەرێم باشتر سوودی لێ ئەدەبینن. بۆیە ئەو فئەیەمان ماوە، بەڵام لەگەڵ ئیشە ئەوەیە کە دەتوانین بڵێن بڵێن ئێمە پێوترێ خسوبە تا پیتاندن و تا لەدایکبوون وەچەخستنەوە ئەمەمان کەمی کردووە. بابەتەکەش تر چەند هۆکارێکی هەیە کە ئێمە ژمارە دانیشتوانمان یا با بڵێن قەبارەی خێزانمان کە کەمی کردوێتەوە، هۆکارەکان و ئەسبابەکان زیاترن. شارێکی هەرێمی کوردستان ڕێژەی بەتەمەن و بە ساڵاچووی زیاترەکە شوان لە پارێزگاکانی هەرێم مەبەستت؟ بەڵێ لە پارێزگاکانی هەرێم. لە پارێزگاکانی هەرێم سلێمانی بە دەرەجە یەکێت کە ڕێژەی با بڵێن بە ساڵاچووی زیاترە، هەر هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ خزمەتگوزاری تەندروستی پێشکەشکراوە بەو تەمەنە دیاری کراوە. خاڵێکی جابی ئەوەی خۆی خزمەتگوزاری تەندروستی لە پارێزەکانی هەرێم بەپێی ڕووپێوەکانیش دەری خستووە کە سلێمانی زۆرترینی ئەو خزمەتگوزارەکان لە ڕووی تەندروستیەوە یاخود لە ڕووی نیشاندەرە ئامارەکانی تریشەوە هەر لە پێشن، بەڵام ئیتر ئێستا سیاسەتی با بڵێن سیاسەتی حکوومەتی هەرێم کە دەبێت لە کابینەی نوێیە ئەو خزمەتگوزارانە دەبێت بە چاوێکی بەرچاو یەکسان و فراوانتر بکات بۆەوەی زیاتر ئەم ڕووی سپی ئێمە وەکو حکوومەتی هەرێم دەرخات لە چاو پارێزەکانی ترە کە هەرچەنە ئێستا حکوومەتی هەرێم ئێمە دەیزانین هەندێک لەوە چێ ئەم قسانەی ئێمە نیگەرانی لێکەوێتەوە، بەڵام ئەوە حەقیقەتێکە ئێمە زۆر بە زۆری ئەنجامدانی ئەمڕۆ پێویانە کە پێشتر ئەنجامدانمان داوە بە ئامادەبوونی یاخود بە چاودێری ڕێکخراون نێودەوڵەتەکان بۆ نمونە وەرلدبانک بووە، WFP بووە یا WHO بووە، یاخود مەسەلەن منەظەماتی معتەبەر و ڕێکخراوی معتەبەر بووە کە ئێمە کاری کۆکردنەوەی زانیاری و شیکارەکان کە دەرەکە لەسەر تاسەری عێراقا هەرێمی کوردستان لە زۆربەی سێکتەرەکانە لە پێشەوەیە، لە تەندروستی، لە پەروەردە، لە یەکسانی بەرامبەر ئافرەت و با بڵێن پیا و تقریبا توانم تا
حدێکیش بڵین یان ئێمە پێوەرە ئەڵێن باشترە لە ڕووی شەفافێت لە ڕووی با بڵین گەندەڵی لە ناو مؤسساتەکانی حکوومەتە ئەمانە هەمووی ئێمە داتا و زانیاریمان لەبەردەستایە ئێمە کارەکەمان بریتە لەوەی کە داتا و زانیارەکان کە دێتەوە بەردەم دەبێ پارێزگا بە پارێزگا دای بنین لەسەر تای تەرازووی بزانی تۆ لەکوێی پارێزداکەی تری کەمی یا زۆریت بۆ ئێمە هەموو جارێکە نەتاجەکان یا ئەنجامەکان ڕدەگەینرێ لەگەڵ 18 پارێزگایە ڕای دەگەێنن ئیتر داتاکان و زانیارەکان خۆی قسە دەکەن کە بەرزترینە. کاکشوان من تاوان پرسیار زۆرمە بەس نامێت لەوە زیاتر ماندوود کەم ئەزانم تۆش کۆمەڵێک ینی پابندبوونی کەتێ لە بەغدا بەوەی سەرقاڵیتان بە کارەکانەوە من زۆ سوپاس دەکەم کاکشوان جەبار یاریدەری سەرۆکی ژووری عملیاتی هێرێم بۆ سەرژمێری دانیشتوان کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری بەغدا میوانی بەرنامەی پانۆراما بووین زۆر سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەبێت.